لە سەروبەندی خۆپیشاندان و ناڕەزایەتی خەڵکی پێنجوێن بۆ باشترکردنی کارەبا و خزمەتگوزاریەکانی دیکە دانانی پێوەری زیرەکی کارەبا ڕەت دەکەنەوە پێیان وایە کارەبای نیشتیمانی بەو سیستەمە سەرکەوتوو نەبووە. خۆبۆڵ نییە و سپاس بۆخوا باسیش نەکراوە با ئێمە باسی نەگەین ئەوە کارەباکەی باشماق ئەو قسەی ئەو پیاوانە وایە کارەباکەی باشماقە بڕێ ئەیدە خرێتە سەر ئێران ئەو کارەبای باشماخە ئەگەڕێتەوە بۆم 4 ساعتە ئێمە على ئاساس ئیشەکان ماوەکو خۆی ڕاپەڕێت و کارەبای 24 کاتژمێریمان بۆ بگەڕێتەوە وەکو پێوەرە زیرەکەکەش ئێمە ڕاستیەکەی بە هیچ شێوەیەک نەک هەرمن هەموو هاوشاریانی خۆشەویست ئەوە قبول ناکەن لەبەرەوەی ئێمە تا ئێستا پێوەری زیرەکمان نەبووە من خۆم بۆ نمونە ماڵەکەی خۆم 12 ئامپێر تا 16 ئامپێرە یعنی زۆرەکەی 16 ئامپێرە ماڵێک کە دوو قات بێت دوو ماڵی تیا بێ 20 ئامپێری بۆ بەسراوە. وەڵای ئێمە هیچمان ڕازی نین بە پێوەری زیرەک بە هیچ شێوەیە ئێمە خزمشتمان هەیە لە سلێمانی لە سێ سایق بە هیچ شێوە ڕازی هەمووی هاواری لێدی ڕازی نین خەڵکی پێنجۆن بە هیچ پێوەری زیرەک بەس ئێمە خۆمان ڕازی نین. قەزای پێنجوێن جۆزەی 16 ئەمپێریان بۆ دانرا و کارەبای بەردەوامیانەیە دەڵێن ئەگەر پێوەری زیرەکیان بۆ دابنرێت ساعاتەکانی پێدانی کارەبا کەم دەبێتەوە جەخت دەکەنەوە لەگەڵ دانانی ئەو پێوەرەدانین بێمەرج کۆتاییان بە ناڕەزایەتی هێنا و کارەبای بەردەوامی بێ پێوەری زیرەکیان دەوێت. ئەمەکو پێوەری زیرەک بە هیچ شێوەیە قبوڵمان نییە و ئەو هەموو کاتێک ملەکەوە دەستمان ماجەکە و ئەوانەشی کە کاریان کردو کە هاوکاریمانەکەن ئێمە ڕێز و سڵامان هەیەیان و چاویان ماجەکەین و جێگای ڕێزن هەچ کەسێک هاوکاریمانەکە قسێکی خۆشمان بۆکە قسێکی خێرمان بۆکە هەچێکمان بۆ ئەکا لەبارەی چاک و ڕێگە و بانەوە کارەباوە خزمەتگوزاری و ئێمە دەستخۆشی لەکەین و پێوەری زیرەک بەی شێوازە لەناو بەرنامەکانان نیە لەناو ڕێکەوتنەکان نییە کارەبە 24 ساعتێک گەڕێتەوە بۆ پێنجوێن تەنها ئەوە هەیە ئێمە خەڵکی ناوشاری پێنجوێن ئەو تەجاوزانەی کە هەیە ئەو زیادە ڕویانی کە کراوە لای بین کەواتە من لێرەوە لە ڕێ ئەم کەناڵی جەنابتانەوە داوا لە هاوڵاتانی بەڕێز دەکەم لە مسلمانان لە دانیشتوانی شاری پێنجوێنی خۆشەویست و دەوروبەر وڵاتەکانی تەنزیم بکرێ کارەبای ناجائیز و نادروست و نایاسایی بەکارنهێنن بەخوا پێوەری زیرەک هاوڵاتیانی پێنجوێن بڕوان ناکەم هیچ کەسێ قایل نییە بۆ ببەسێ برای من خەڵکی پێنجوێن ورن ماڵ و ماڵ حکومت بێ بگەڕێت بزانە لە 16 ئەمپێر زیاتری بەستووە دانە لەوانەیە خەڵکی تیا بێ کە زی کردی بێ لە کارەبا بەس ئەویش ئەبێ حکومەت بێ بۆ خۆی بگەڕێ بەسەر ماڵانە و لیژنەی بۆ دابنێت بگەڕێ بزانە کێ کارەبای دزیوە بەس لە بەشێکی شارەکانی هەرێمی کوردستان بە مەبەستی کۆنتڕۆڵکردن و زیادکردنی سەعاتەکانی کارەبا حکوومەتی هەرێم سیستەمی پێوەری زیرەکی جێبەجێ کردووە لەگەڵ ئەوەشدا نەک سەعاتەکانی پێدانی کارەبا زیادی نەکرد بەڵکو دۆخی کارەبای نیشتیمانی خراپتر بووە ئەوە ژوای کردووە دانیشتوانی قەزای پێنجوێن کە کارەبای نیشتیمانیان بەردەوام هەیە ئامادە نین پێوەری زیرەکیان بۆ دابنرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.